یا هەر چۆن وەک باوە ئەڵێن یەکەم هەڵە ئاخرم هەڵەتە کۆتا هەڵەتە یان یەک هەڵی تا بکەی کۆتا هەڵەتەکە بۆی کە گیانی لە دەست بێت. چیرۆشی ئەم وێنەیەم بۆ بژێڕەوە ئەم وێنەیە چییە؟ سلااوتان لێبێ ئەم وێنەیە بەشێک بوو لە ئاهەنگی گواستنەوەمان کە لە سیانزەی هەشتی 2020 ئەم وێنەیە ژیراوە. ئەم وێنەیەش تەرح و فکری خێزانم بوو کە پێی خۆش بوو کە شتێکی جیاواز بکەین بەو شاخەوە بەڵێ شتێککە هەردووکمان کاری بەردەوانیمانە کرد ئەڵبەتە ئەو تۆزە دوور کەوتۆ تۆیستا حالیان بەڵام من خۆم بەردەوامم هیچ ترسێکی نەبوو لەبەرەوەی سیقی بە کەرەسە و ینی ئاشنایی هەیە لەگەڵ بابەتەکە و لەگەڵ ئەو کەرەسە فەنیانی کە بەکارێت بۆیە بڕیاریدا کە شتێکی وا بکەین بە هاوکاری دوو مامۆستای خۆشەویست کاک خالی و کاک سیامەندکە ئەو کارە ئەستایمان جانانێ و کارە ئەی باشە کارەکەتان کرد ئەی چێ ڕسمەکەی گرتن کاک ڕاوێش کوڕێکی فۆتۆگرافر هەیە ئازامەچش ناوانگی هەیە کاک ڕاوێش بەو شێوە بەڵێ خات وەنگاو ترسناک نەبوو بۆ نمونە ئەڵقەیە سەرگیری دێ بگۆڕیتەوە و گوڵێ باتێ سڵاوتان لێبێ خۆشحاڵم باتنتان نەوەڵا من خۆم فکرێم بەڕاستی ئەوە حەزمە کرد ڕسمێکی ئاوا بگرین ینی لە شاخە دوور بێ لە شتێکی دووبارە و تەقلیروین بەڕاستی بۆ من شتێکی زۆر خۆش بوو ینی وێنەکەم بەو شێوەیە بگرم و ئەڵقە ئاوا بگۆڕمەوانێ. ئەمە ساڵی چەند بوو بەرواری چەند بوو؟ سیانزەی هەشتی 2020 ئەم وێنەیەمان کرد لە شاخی هەنگێ. شاخی هەنگێ هەنگێ بەڵێ لەکوێ شاخە؟ تقریبان بڵێن پێش سەیتەرەکەی تاسڵوجە لەو سلسلە شاخەی هەزەینە ئەی بەنیاز نین بۆ عیدی زەواجەکەتان وەڵی گرتومانە وەڵام بڵاومان نەکردوێتەوە لە دیوارەی بەردەوانی شاخی بڵێن ئەفۆپارکی هەواری شار لەوێ گرتومانە لێش دیواری بەردەوانیمان هەیە لەوێ بەخۆیان دروستکراوەی وەکو شاخەکە دەرناچێ بزانم ڕاستەکەی وەڵا ئیشەڵڵا حەزەکەم ینی ئیشەڵڵا ئەگەر بمێنی تاوکاتە تا 2026 حەزەکەین وێنەیەکی ئاوا بگرینەوە ئیشەڵڵا دەیشەڵڵا ئەی بەرهەم ئێمە سەرگیریە چەند مناڵە وەڵا سێ مناڵ خوانیان سپاس دەکەم حەزیان لێ ئەیان بن لەگەڵ خۆتانە؟ ئەرە وەڵا حەزیان لێیە بە تایبەتی کچەکەم ئەو زوو سەرەکەوێ بەڵام کوڕەکەم زۆر نا بۆ سەرەکەوێ بە شاخەکە بەڵێ سەرەکەوێ حەزی لێتی تابەت لێرەشە ینی خۆی بەردەوام کە ئەمە خۆم وەکو ڕاهێنەرێک چالاکیمان لەگەڵ هاوڕێکی کەمانە بەشی مناڵانمان لایە ئەمیش وەکو مناڵێک بەشدار بوو بەشداری پێەکەن لە باشە مەترسیدار نییە بۆ تۆ بەردەوانی بۆ مناڵێک ئێمە ئاستەکە زۆر سەریان ناقیانی بە ئاستێکی زۆر سەرکەون بەڵام لە حەدی ناسینەوەی ژیرەکان چۆنێتی دەستگرتن چۆنەتی بەکارهێنانی دەست و پێ بۆ ئەوەی چۆنەتی تەوازنی خۆیان کۆنتترۆلکردنی خۆیان لەسەر قاچ و دەستەکانیان تەنیا ئەوانیان فێرەکەین زۆر بە ئاستێکی بەرز تا تەمەنیان سەرەکەوێت دەکاتە سەر و 14 ساڵ ئەنج ئێمە ڕێیان پێدین کە بتوانن لیدێکی ڕێڕەوێ بکەن. باشە کاگاریان بۆ خاتی خوامە ئەم شتانی پەیوەێنراوە خەڵک ئەتوانن لێ ئابۆستە؟ هەروەڵای ترەمە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە چەنێ لێ هاتووبی تەمرینت کرد بێ هەمووی ئەکەوێتەوە سەر تەوازن و قوتی دەست و پێکوان دەستێت لەوەی سەری سەروانە بەڵە چەندجارێ چوونەتە سەرەوە بەڕاست ئەی تۆ بەڵام نا من یەکجار نەمتوانیوە لەوە زیاتر نانا لەوێنە تقریبان بڵێن لای ئاواری شار پاکی ئاواری شار لەوێ تقریبان بەڵام لە شاخی جێک جار توانیومە هەتانی وە بڕۆم بەڵام لەوە زیاتر نا خەتەرە چۆنی تۆ ناو چییە؟ شەم حەزی لە شاخەوانیە؟ ئەچی لەگە باوکتە؟ چ لێکە توانین سەرکەوی؟ بەڵێ ئەی ناترسی کە سەرەکەوی؟ چی ئەم چی؟ ئەوە چێ بە سەری لوتەوە؟ شێکیشی خواردووە لە مەکتەبی؟ ڕۆزەی شوێی؟ شادی چۆ؟ شادی ئەی ژووری چی؟ سێو خۆشە لە سێوە چیت لەم کارەی ئێوەیە شتی مەترسیدار چی ڕووبۆتەوە چ چیرۆشێک هێتە سەر بیرێ نەچێتەوە؟ وڵاهی خۆشبەختانە لەم کارەیە
بەسەر خۆمە هات بێ بەڵام هاوڕێکانی کەمان بەسەر کارەساتیان بەسەر هاتووە بە هەتا تا بگرێت تا مەرگیش چووە ئەم کارە بەڵام ئەمە وەک خۆمانەڵێن یا هەر چۆن وەک باوە ئەڵێن یەکەم هەڵە ئاخرم هەڵەتە کۆتا هەڵەتە یان یەک هەڵی تا بکەی کۆتا هەڵەتەکە بۆی کە ژیان لە دەست بێت بەڵام لە کاری شاخوانیا من بیرمە چون بۆ ئەو زنجیرە شاخی پیرەمەگرون ڕێڕێکمان هەڵبژارد کە بۆ بەردەوانی بۆ بەردەوانی شتێکی وامان مەسەر نهاتەوە کە جێگەی باز بیانی لە بیرت بێنێتەوە کە بڵێم جێگەی داغ بێ قەتە بۆ دەست بیتە شوێنێک و نیا بەدەستەوە یاخۆت ئەو شتانە هەیە لە بەڵام تۆ چیت هەیە تۆ بریا شتەکان هەبواە ئەو تەناف و کویک و ئەو سەفحانەکە هەیە ئەو دوختانەکە هەیە تۆ بۆ هەیە کە لە شوێنەکە ئەکەویتە خوارە یا دەست بەرە بە یا قاچ ترازێ ئەو پەڕی 2 متر یا 3 متر پاندۆڵ بی بکەویتە خوارەوە ڕاگرێکت هەیە کە تۆ دڵنیای لەو هەرنەسێک کە لە پێتە ئەو جلوبەرگی کە لە بەرتایە ئەو کەرەسانی کە پێێتە ئەدگرێتەوە ریسکی خۆی هەیە خۆشە بەترسی خۆی ڕیسکی ئەوەکە لێ زیێڕاکەی جاوەرە ئەوە وەڵاو حاڵەتانە ڕۆدا بەس واری دەوانە کە تووشی ئەو ڕووداوانە بی بەڵام ڕووداوەکە ئەمە شتێکی سروشتیە ئەنە و کەوتنە بە مەسافەیەک بەڵام تۆ ئەبێ وا ئاستەکانت وا دانابێت کە لە شوێنەکە بکەوی تا چەندێک بەر ئەرز ناکەوی حسابی ئەوە کرابێ لە لێدانی بۆڵتەکان و لێدانی نقطەکانە.